ئێمە دوای ئەوەی کە هەستمان بەوە کرد کە لە هەرێمی کوردستان فراغێکی یاسایی هەیە لە گرنگیدان بە شوێنەوار و کەلەپور بۆیە راپۆرتێکی گرنگ و پێشنیازێکی گرنگ لە ڕێگای فراکسیۆنی خۆمان و سەرجەم فراکسیۆنەکانی ترەوە بەتایبەت لە ژنێ شارەوانی و گەشت و گوزار لە 26 هەفتەی 2020 خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و لەو دوو ڕۆژێ ڕابردووشدا خوێندنەوەی دووەمی تەواو بوو ئەم یاسا لە 34 مادەی گرنگ پێک دێت و ئامادە سەرەکیەکانی ئەوەیە کە شوێنەوار چۆن بپارێزرێەوە چۆن بەڕێوە بردرێت لە هەرێمی کوردستان و دۆزینەوەی زیاتری شوێنەوار و هەموو ئەو ئەرکانی کە گرنگە لەسەر لانی ئیداری کە بەڕێوەبەراتی گشتی شوێنەوارەوە لەسەر هاوڵاتیش کە چۆن بی شوێنەوار بپارێزێەوە چۆن ڕۆشنبیری شوێنەواری لەناو کۆمەڵگەدا بڵاو بکرێتەوە بە پێی مادەکانی کە لەو یاسادا هاتووە ڕێکخراون وە لە داهاتووش کاری لەسەر بکرێ بۆیە ئێمە ئەو خوێندنەوەی دووەم تەواو بوو لە هەفتەی داهاتوو کە راپۆرتی کۆتایی هاوبەش ئامادە دەکەین لە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر بدرێ و ببێ بە یاسا ئێمەش لە هەرێمی کوردستان دەبینە یاسایەکی تایبەت بە شوێنەوار و لە داهاتوودا لەسەر ئەم یاسایە پارێزگاری و لانی ئیداری و بەڕێوەبردننی شوێنەوار لەخۆ دەگرێت بێگومان بابەتە گرنگەکانی لە مادەی 23 و 24 ئەوەیە کە سزای ئەو کەسانە دیاری دەکات کە شوێنەوار بدزن یان بە دوایدا بگەڕێن بە شێوەیەکی ناسایی یان هەڵکۆڵینی لەسەر بکەن یان هەر شتێکی کە ناسایی بێ بەپێی ئەم یاسایە هەم عقوبەی گرتن و هەم لانی مادی دیاری کراوە کە چۆن سزا بدرێت. بەڵێ مادەیەکی تایبەتی بە بودجەیەکە 150 ئەو بودجەیە لە ڕێی شوێنەوارەوە بۆ بە حکوومەت دەست 150 دابین بکرێ بۆ شوێنەوار و بودجەیەکی ساڵانەش بۆ شوێنەوار هەبێت کاری بچێک ساڵانە بە شوێنەوار هەبێ بۆی بتوانێت کاری خۆی پێ بکات لە حکوومەتی هەرێمی کوردستاندا.